دووبارە بەنای خدای گەورە میهرەبان قوتابیانی ئەزیز و خۆشەویست لە خزمەت ئێوە ئەزیزان بۆ ڕوونکردنەوەی یەکێک لە گرنگترین بابەتەکان لە ڕێزمانی کوردی و بە تایبەتی لە پۆلی حەوتەمی بنەڕەتی چاپی نوێی وەزارەتی پەروەردە ئەویش ئەرکی ناوە لە ناو ڕسەدا. قوتابیانی ئەزیز لە ناو ڕسەدا چەند ئەرکێکی جیاواز بەردەگری پاژێک کە دەستنیشانی ئەو وشەمەکە وشەکە ناوە پاش دەبێت دەستنیشانی ئەو بکەین کە ئایا ئەو ناوە ئەرکەکەی چییە، چونکە هەموو ناو لە ناو ڕستەکاندا ئەرکێکی پێ دەست پێ درێت. بەڵێن ناو ڕستەکاندا چەند ئەرکێکی هەیە کە ئەمانە: یەکەم ئەرکی نیهات. قوتابیان ئەزیز زانین نیهات چییە؟ دەڵێن نیهات ناوێکە سیفەتێکیان هەواڵێکی دراوەتە پاڵ، تەنها لەگەڵ کاری ناوتەواو بەکاردێت. قوتابیانی ئەزیز کاری ناوتەواو چ بوو؟ بزوێنی کورد بوو دەبێ. ئەگەر هاتوو بزوێنی کورد بوو دەبێمان هەبوو، ئەوش دێتە سەرەتای ڕستەکە، ئەویان دەبێتە نیهات. یاخود ئەو شەی کە وەسف دەکرێت سیفەتەکە دەرێتە پاڵ، ئەو شەی دەبێتە نیهاتی ڕستەکەمان. دەڵێن سان قوتابیە دەردا ئەو بزوێنی کورتە پێی دەوترێت کاری ناتەواو. باشە کاچی خۆم سنی یەکەم هاتێ سان دەبێتە نیهاتی ڕستەکەمان. نمونەش دڵێن هاوین گەرمە. تەماشا قوتابیان ئەم ڕستە هیچ حرەکە و زڵش تێدا نییە بۆیە کار ڕستەکە کارێکی ناتەواوە. ئەو بزوێنی کورتە پێی دەوترێت کاری ناتەواو. ئەگەر کاری ناتەواومان هەبوو ئەو شی دێتە یەکەمی ڕستەکەی دەبتە چی؟ دەبتە نیهاتی ڕستەکەمان، واتە ئەو شێک وەسف دەکرێتە نیهاتی ڕستەکەمان. دوم ئەرێک ئەرکی بکەرە. بکەر واتە ئەو شێک کە لەناو ڕستەکە کاری ڕستەکە ئەنجامدا. هەر شێ لەناو ڕستەکە کاری ڕستەکە ئەنجامدا ئەو شێ پێی دەوترێت بکەر ڕستەکەمان. بۆ نمونە دەڵێ سان چوو بۆ قوتابخانە. چی کاری چوونی ئەنجامدا؟ سان. کاتە سان پێی دەوترێت چی؟ سان ناوە ئەرکیشی بکەرە. نمونەش لە شۆڕژبانان دژمن شکاندن. شۆڕژ جێڕەکان دژمنیان شکاند. کاتە تەماشاکەن چی کاری شکاندنەکەی ئەنجامدایە؟ شۆڕژبانە. بۆیە شۆڕژبانان ئەرکێت بچی؟ شۆڕژبانە ئەرکێتە بکەری ڕستەکەمان. کاتە بۆ شێ بکەری دەناسمەوە کە کار ڕستەکەی ئەنجام دەداتن. ئەو جارە تەواوکەری بەیاریدا قوتابیانی ئەزیز تەواوکەری بەیاریدا چییە؟ هەر کاتێک ئامرازی پەیوەندی بە بۆ لا هەبوو وشەی دوای ئامرازەکە پێی دەوترێت تەواوکەری بەیاریدا. یعنی ئەگەر ئەو ئەمرازانەمان هەبوو بە بۆ لا وشەکەی پاشیوی ئەرکی دەبتە چی؟ ئەرکی دەبتە تەواوکەری بەیاریدا. بۆنە دەڵێ ئەو نامەکەی بە ساندا نارد. ئایا ئامرازی پەیوەندیمان هەیە لەو ڕستەی؟ بەڵێ مامۆستاسمان هەیە، بەمان هەیە. چی لە پاش هاتێ؟ سان ئەرکی دەبتە تەواوکەری بەیاریدا. دەڵێ کاڵەکەکەم بە چەقۆ پاک کرد. ئەها بەمان هەیە بە ناوی چییە؟ بە پێی دەوترێت ئامرازی پەیوەندی. ئەو شی کە دەکرێتە دوای ئامرازی پەیوەندی ئەرکی دەبێتە تەواوکەری بەیاریدا. تەواو با بخۆم ئێستا لەو ڕستەی سەر دەڵێ سان چوو بۆ قوتابخانە. قوتابخانە ئەرکی چی کاچی خۆم؟ مامۆستا وەڵای قوتابخانە بۆی لە پێش هاتیە. بۆیەکە ناوی چییە؟ بۆیەکە ناوی ئامرازی پەیوەندیە. ئەدی قوتابخانە دەبێتە چی؟ قوتابخانە ناوە ئەرکیشی تەواوکەری بەیاریدەیە کەوا تەواوکەری بەیاریدە بۆی دەناسمەوە کە دەکرێتە دوای ئامرازی پەیوەندی. تاین بڵێ لە ژوورەکە دەخەوم. ئەگەر بەتوی گوت ژوورەکە ئەرکی چییە؟ دەڵێ مامۆستا مادەم کۆتێتە دوای ئامرازی پەیوەندی لا ژوورەکە ئەرکی دەبێتە تەواوکەری بەیاریدا. کەوا تەواوکەری بەیاریدە بۆی دەناسمەوە کە ئەو شێ دەکرێتە دوای ئامرازی پەیوەندی بە بۆ لا دەکرێتە پێی دەوترێت تەواوکەری بەیاریدا. ئەرکی بەرکار بەستە گوترێ بەرکار. بەرکار قوتابیانی ئەزیز گەلێک ئاسانە. تەماشاکە بەرکاری چۆن دەناسمەوە؟ بەرکار بۆ دەناسمەوە کارگەر ڕوودانی کارەکەی دەکەوێتە سەر، واتە هەر وشەیەک ناو ڕستەدا کارگەر ڕوودانی کارەکەوتە سەر، کارەکە بە سەرویدا ڕوویدا، ئەو شی پێی بەرکاری ڕستەکەمان. ئێستا بۆ نمونە کاتێک ئەتو دەڵێ ئەو عەکسە بکە کاغەزەکە، مامۆستا کاغەزەکەی دڕاند. چی کاری دڕاندەکەی ئەنجامدایە؟ مامۆستا تۆ بکەر. باشە مامۆستا کاری دڕاندەکەی ئەنجامدا، دڕاندەکە بەسەر چ شتێک داهات؟ بەسەر کاغەزەکە. کاغەزەکە دەبتە بەرکاری ڕستەکەمان. کاغەز لێرەدا ئەرکی بەرکاری وەرگرتووە. دەڵێ ئێمە سانمان لە پێشانگاکەدا بینی، ئەوەشمان نەزانێ قوتابیان. یەکەم جار بکەرەکەی دەستنیشان بکە. بکەرەکەی دەستنیشان بکە. دەڵێ ئێمە سانمان لە پێشانگاکەدا بینی کاری ڕستەکەیە. چه کاری بینی ئەنجامدایە؟ ئێمە دەبتە بکەری ڕستەکەمان. باش. پاشان دێ پرسیار دەکەی. پرسیار بەچی؟ پرسیار بەچی یان بەچێ بکە. پرسیار لە چێ دەکەی؟ لە بکەرەکەی. پرسیار لە بکەری دەکەی بە وشەی پرسی چی یاخود کێ. ئەگەر وەڵامت هەبوو وەڵامەکە دەبێتە بەرکار. ئێستا بۆ نمونە دەڵێ ئێمە سانمان لە پێشانگاکەدا بینی. ئێمە چێمان بینی؟ ئێمە چێمان بینی؟ دەڵێ سان. بۆیە سان دەبتە چی؟ سان دەبتە بەرکاری ڕستەکەمان. ئەوەیە. دەڵێ سەرداری وانە نویسی بریتێ لە کار. چێ کار نویسینەکەی ئەنجامدایە؟ سەردار دەبتە بکەر. سەردار چی نویسی؟ دەڵێ مامۆستا وانە دەبتە چی؟ وانە دەبتە بەرکاری ڕستەکەمان. تەواو کاکەکەی خۆم بەو شێوەیە. ئەو جارە دەڵێ ئەو نامەکەی بە ساندا نارد
بریتە لە چی؟ ئەو ناردا بریتە لە کاری ڕستەکەمان. بریتە لە کاری ڕستەکەمان. چێ کاری ناردەکەی ئەنجامدایە؟ ئەو دەبتە بکەری ڕستەکەمان. ئەو چی نارد؟ پسار لە بکەری دەکەین. ئەو چی نارد؟ ئەو نامەکەی نارد. بۆی نامەکە دەبتە بەرکاری ڕستەکەمان. دەرێت کاڵەکەکان بە چەقۆ پاک کرد. پاک کرد ئەوە کاری ڕستەکەمانە. چه کاری پاکردەکەی ئەنجامدایە؟ ئەو میمە دەبتە بکەری ڕستەکەمان. واتە من کاڵەکەم بە چەقۆ پاک کرد. من چیم پاک کرد؟ کاڵەکە دەبتە بەرکاری ڕستەکەمان. بۆ شێوە بەرکارەکەی دەناسینەوە لەناو ڕستەکاندا. قوتابیانی ئەزیز و خۆشەویست و لە دڵە شیرن ئێوە دڵن گوڵن خونچەی سەرچن. خاڵی پێنجەم تەواوکەری کاری ناتەواو. قوتابیانی ئەزیز تەواوکەری کاری ناتەواو تەماشای بکەن. ئەگەر بزوێنی کورد بوو دەبێمان هەبوو باشە ئەو شتێک کە وەسف دەکرێت پێی دەوترێ نیهات. ئەوەی کە دەمینێتەوە ئەرکەی دیاریکردن هەم پێی دەوترێت تەواوکەری کاری ناتەواو. باش ئەمە سانە تەماشای بکەن. ئەو بزوێنی کورتە کاری ناتەواو. چ لە یەکەم هاتی ئەمە دەبتە نیهادی ڕستەکەمان. چ وشەکمای ئەرکەکەی دیاری بکەم؟ سان ئەرکی تەواوکەری کاری ناتەواو. باوکاش خۆم لە کوڕی سەرداری پزیشکە. تەماشاکەم بزوێنی کورد کاری ناتەواو. بزوێنی کورد کاری ناتەواوە. چ لە یەکەم هاتیە؟ کوڕی سەرداری دەبتە نیهادی ڕستەکەمان. ئەدی پزیشک ماوە پزیشک بە تەواوکەری کاری ناتەواو. پزیشک تەواوکەری کاری ناتەواو. تەواوکاش خۆم ئەسەردا لێرە بە هەڵڕەنکە دیاریکراوە پزیشک تەواوکەری کاری ناتەواو. ئەرکی شەشەم ئەرکی دیارخەر. دیارخەری کو دەناسم دەڵێ ناوێک و ڕوونکردن و دەربارەی ناوێک دەداتوم ناوەکە دەکەوێتە دوای ئەمرازی بە کورتەکەی. ئەگەر ئەمراز دانەپاڵ یا ئەمبینی ئەو وشەی کەوتە دوای ئەمراز دانەپاڵ یاکە پێی دەوترێت دیارخەر. بۆ نمونە دەڵێ داڕشتنەکەی سان پلەی یەکەمی هێنا. تەماشایکە سان دەڵێ ئەرکی چییە؟ تەماشا دەکەین سان کەوتە دوای ئەمراز دانەپاڵی یا. مادەم کەوتە دوای ئەمراز دانەپاڵ یا ئەو سانە ئەرکی دەبێت دیارخەر. دیارخەری ناوی داڕشتنەکەیە. داڕشتنەکەش دەبتە چی؟ داڕشتنەکە دەبتە دیارخراو. دەڵێت دەبێت دەفری ئەو پاک بێ. قوتابیانی ئەزیز دەڵێ ئەرکی ئاو چییە؟ ئاو چی لە پێشاتە؟ یای لە پێشاتی. مادەم یای لە پێشاتیە ئاو دەبتە دیارخەر دەفر دەبتە دیارخراو. لەبۆ زانیاریش پێکەوە پێیان دەوترێ گرەی ناوی. پێکەوە پێیان دەوترێ گرەی ناوی. بەو شێوێ ئەرکەکەی دەستنیشان دەکەن. بەڵام قوتابیانی ئەزیز تەماشایکە ئەلێنا کاتێک لە پلەی یەکەمی هێنا ئەو یا ئەمراز دانەپاڵ نییە. ئەمراز دانەپاڵ نییە. لۆی ئەو یا کە دەتەوێت بڵێ وڵاهی هێنا دیارخەر هێنا دیارخەر نییە هێنا کار نابێتە دیارخەر. باش چکە ئەو یا ئامرازی دانەپاڵ نییە. ئەدی چییە؟ جێناوی لیکاوە. باشە کاش خۆم زارەمەی زانەبەت بزانە کە ئەو یا ئامراز دانەپاڵ نییە و جێناوی لیکاوە. ئەرکی جێگری بکەرشمان هەبوو بەڵام لە منهەجی پۆلی حەفتوانەمە جێگری بکەواتە ئەگەر ڕاوڕێت هەبوو ڕاوڕێ ئەو شێتی یەکەم ئەرکی دەبتە جێگری بکەم بەڵام لە منهەجی نەماوە هێدی لە ساڵای داهاتوو تا دەگاتە پۆلی 12 نامینێتن. لێرە داهاتینە کۆتایی بابەتی ئەرکی ناو ناوڕستەدا لە مەرجەمەکەم ڕاهێنانەکان شیکارکەم و کۆمەڵێک پرسیاری هەڵبژار نادرێت تەنسوب لێ بگرن تا شیکاری ڕاهێنانەکان هەر شاد و تەندروست بن. السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.